ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەو ناوەندەی خانمانی ئیسلامی بە مەنهەج و بەرنامەیەکی ئیسلامیانە کۆ کردووەتەوە بۆ خزمەتکردن بە خێزانی کوردی و پاراستنی بەها و مافەکانی خانمان و بنیادنانی کۆمەلگایەکی تەندروست. ئەم ڕێکخراوە سەر بە کۆمەڵی ئیسلامی کوردستانە و 25 ساڵە خزمەت دەکات. بەرپرسانیشی دەڵێن توانیویانە لە ڕابردوودا لە ڕووی مادی و پەروەردەییەوە خزمەتێکی بەرچاوی خێزانەکان بکەن و بەهۆی پەروەردەی ئیسلامیانەش لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا هیچ حاڵەتێکی خۆکوشتن یان خۆسووتاندن لە ناو ئەندامەکانیاندا تۆمار نەکراوە. ئێمە هۆڵمانداوە بەڕاستی ژنان و ئافرەتانی خۆمان لەسەر ئاینی جوانی ئیسلام لەسەر بنەماکانی شریعەتی ئیسلام پەروەردە بکەین و قەناعەتیشمان وایە و ئەمانەوێت ئەو قەناعەتەش بەڕاستی بڵاو بکەینەوە کە پاراستنی مافەکانی ژن و پاراستنی ژن لە هەر ئازارێکی جەستەیی و هەر جۆرە ئازارێکی تر ئەگەڕێتەوە بۆ پەروەردەیەکی ڕەسەن و ئەو پەروەردە ڕەسەنە ئەرکی ئێمەیە کە بەڕاستی لە کۆمەڵگەدا ئیشی بۆ بکەین. بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی پشتیوانی سەرەکی و ڕێکخراون بڕواشیان وایە ئەم خانمانە توانیویانە لە ڕووی پەروەردە و بانگەواز و تەنانەت داڕشتنی سیاسەت و دەرکردنی بڕیاری سیاسیشدا ڕۆڵی بەرچاویان هەبێت. لەسەر جەمجومگەکانی حزبیشدا دەسەڵات و بەرپرسیارەتیان هەیە. واتە لە 125 پۆستە سیاسیەکان لەو ئۆرگانە جیاجیانی کۆمەڵی ئیسلامی کە لە سەرکردایەتی لە سەدەیە خوشکانی کۆمەڵی ئیسلامی پڕیان کردوتەوە. خۆشبەختانە هەتا ئێستاش ئێمە دوای کۆنگرەی 3 کە 2 ساڵی تێپەڕانوە سەرکەوتوانە خوشکان توانیوانە ممارەسەی ئەرکەکانی خۆیان بکەن و هەنگاوی باش بەرەو پێش بڕۆن و ئێستا بەشدار بن لە هەموو قۆناغ و ئەرکە سیاسیەکان و کارە ئیداری و بانگەوازەکانی کۆمەڵی ئیسلامی. لەناو ئافرەتانە خولی تایبەتی هەیە. نەک ئەوەندە بۆ ئاوارەکانی عێراق عەرەبەکان کە هاتون خولیان بۆ کردنەوە بۆی کە فێری زمانی کوردیان بکەن. بۆ هەژاران و بۆ نەداران ڕێکخراوی تایبەتیان هەیە کە بەسەر هەزاران خێزانی هەژارە خۆراک و پیتاک دابەشەکەن. سۆمای چاوان کاریگەریەکی زۆر باشی بووە. ناو خێزانەکانە خولکراوەتەوە بۆ کچان، بۆ کوڕان، بۆ منداڵەکان، بۆ ئافرەتەکان کە فێری بوارەکانیان کرد لە ڕووی قورئانی پیرۆزەوە پەروەردەیەکی ڕۆحی بەرزکردنەوەی ئاستی تەقوا بەرزکردنی ئاستە ئیمانیەکان چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ کێشە و گیر و گرفتەکان لە هەر شوێنێکا کێشەیەک بوو بێت چوون بەسەریان کردوونەتەوانێ چون بەلای هاوسەری ئەو خوشکانە و هەروەها منداڵەکانیان لەگەڵ دایکی منداڵەکانە قسەیان کردووە کێشەکانیان چارەسەر کردووە. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە ساڵی 1992 لە سەردەمی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە ڕاگەیاندراوە و لەو کاتەتا دژی ڕژێمی بەعس پشتیوانێکی بەهێزی پێشمەرگە بوون و لە دوای ڕوخانی ڕژێمیش خەباتی مەدەنی و کاری ڕێکخراوەییان لە ناو شار و شارچەکاندا بەدیار دەکەوێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.